دادگا بڕیاری ئازادکردنی باوکی دوو خوشکە کوژراوەکەی چەمشەماڵی دەرکرد کە لە ئایلولی ساڵی 2020 کوژرابوون. بڕیاری ئازادکردنی تۆمەتباری کەیسەکە کاردانەوەی بەدواداهات. دادگا لاوازە لە کەیسەکەیە وەکو پێویست پێ ناچێتەوە هەر ئەوەنە ئەڵێ خۆی دیارە کە چۆن کوژراوە چۆن کوشتیانە دوای بۆی دەرەچی ئەڵێ وەڵا هیچ بەڵگەیەک نییە و بەڕڵا ئەکرێن ئەوە ئەگەێنێکەوە دادگا لاوازە لە هەموو شوێنەکان نەک تەنها لە چەمچەما لە هەموو شوێنەکان دادگا لاوازە. پاش دۆزینەوەی تەرمی دوو خوشکەکە لە ساڵی 2020 کردنەوەی دەرگای لێکۆڵینەوە لەو ڕووداوە 6 کەس فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو، بەڵام تەنها باوکی دوو کچەکە بە فەرمانی دادوەر ماوەی 18 مانگ ڕاگیرا. پارێزەری باوکی دوو خوشکە کە تۆمەتبارە بە کوشتنی دوو کچەکەی بازدەوە دەکات کە بڕیارەکەی دادگا بەوەی نەبوونی بەڵگەی سەلمێنەرەوە بووە لەسەر تۆمەتبار، بۆیە بڕیاری ئازادکردنی بۆ دەرچووە. ئەوە نەسەلمێنرا کە ئەم تۆمەتبارە کە دەستی هەبێت لە کوشتنی ئەو کەسانەیە خودت هەبە ئاهاندان بیان بە هەر شێوەیە بێ کە پەیوەندی بەم کوشتنەوە هەبێت لەبەرەوەی لە ئەم مادانەشە لەبەرەوەی حکمی ئەم دۆسیانە حکمی ئەگاتە لە سێدارەدان بۆی ئەبێ بەڵگەی کافیە بێ ئەبێ بەڵگەی تەواو و باوەڕپێهێنەر هەبێت و حتا ئەگەر شک و گومانێکشی تیا دروست بوو دادگایە تاوانەکان ناتوانێت سزای ئەو کەسانە بدابێت لە سێداردان لەبەرەوەی بەڵگەی تەواو نەبوو بۆ سزادانی ئەم تۆمەتبارە و بەڵگەکان کافی نەبوون بۆیە دادگا بڕیاری دا بە ئیفرازکردنی. بەوتەی پارێزەری دوو خوشکەکە و پارێزەری تۆمەتبارەکەش کە لە دانیشتەکانی دادگا ئامادە بوون لە ئێستادا تۆمەتەکە خراوەتە سەر کوڕێکی کە دەکاتە برای دوو خوشکەکە و تەمەنی خوار 18 ساڵە سەرباری ئەوەی فەرمانی گرتنی هەیە بەڵام تا ئێستا دەستگیر نەکراوە. ئێستاش بابەتەکە هەر لە دادگایە ئومێد دەکەم دادگای تەمیز سەر لە نوێ چاو بە بڕیارە دابەخشێنێتەوە ئەگەر بڕیارێکی دروست بێت پەسەندی بکە ئەگەر هەڵەیەک کەم و کوڕیەک لە ئەنجامی لێکۆڵینەوە و لە ئەنجامی بڕیارەکانی دادوەرە بەڕێزەکانی دادگای جینایەتی سلێمانی هەبوو دادگای تەمیز سەر لە نوێ بیگەڕێنێتەوە بۆ ئەوەی مەجرای تاحقیق بە ڕێکوپێکی بڕوا. ئاوارە و هێلین پاش هەفتەیەک لە دیارنەمانیان تەرمەکانیان لە گۆڕستانێکی کۆنی گوندێکی سنووری شوان لە نزیک قەزای چەمشەماڵ لە نۆی ساڵی 2020 دۆزرایەوە. ئەو کات پۆلیس باوکیانی بە تۆمەتی کوشتن و شاردنەوەیان ناوبرد. ڕزگار جەبار کێنێن چەمشەماڵ.